ڕووداوەکەی لالەزار کاریگەری کردوتە سەر شێوازیکردنەوەی ئەم مزگەوتە لە کوێیە. ئێرە مزگەوتی تەچی تاڵەبانیە لە کوێ و لە ساڵی 2021 و با پاڵپشتی دارایی کوڕانی شێخ زەنجی و لەسەر ئەستۆی ئەوان مزگەوتەکان نۆژان کرایەوە. لە مزگەوتەدا گۆڕی شێخ حسامەدین باوکی مام جەلال و واروها گۆڕی شێخ زەنجی و گۆڕی چەندین خزم و کەسی نزیکیان لێرەدا هەیە. مزگەوتەکە پێک هاتووە لە شوێنی نوێشکردن و هۆڵی پرسە و میوانخانەیەک کە میوانخانەکە لەگەڵ نۆژانکردنەوەی بۆی زیاد کراوە کە بڕیار بوو هاوشێوەی مزگەوتی گەورەی سلێمانی ژەمی نێوڕۆ بەپێ بەرامبەر بدات بە هەژاران و ڕێبواران لەم شارەدا. بەڵام بەهۆی ئەوەی کە ڕووداوەکانی لالەزاری بەسەرداهات وەک سەرپەرشتیارانی ئەم پرۆژەیە دەڵێن لە ئێستادا تەنها دەتوانن لە چەند ڕۆژی داهاتوودا شوێنی نوێشکردنەکەی بکەنەوە. بەڵام میوانخانەکە بەهۆی پاڵپشتێکی دارایی باشی دەوێت ناتوانرێت لە ئێستادا بکرێتەوە و هەروە هۆڵی پرسەکەشی هەر ناتوان پرسەی تێدا بەڕێوەبەرن بەهۆی ئەوەی کە هۆڵی شتری پرسێ ئافرەتان هەبوو بڕیار بوو نۆژەنی بکەنەوە ئەویش نۆژەن نەکراوەتەوە و لە ئێستاشدا چارەنووسی نادیار دەبێت. ئێمە لەگەڵ عەبدوڵڵا ئەنوەر بەڕێوەبەری ئەوقافی کۆیە گفتوگۆمان کرد. ئەو ڕایگەیاند کە شوێنی مزگەوتەکە لەسەر ئەوقافی کۆیە تاپۆیە بەڵام میوانخانەکەی لەسەر ئەوقاف تاپۆ نییە و وەک ئەو ئاماژەی پێدا هەرچەند بڕیار بوو سەرپەرشتیارانی مزگەوتەکە میوانخانەکە لەسەر ئەوقافی کۆیە تاپۆ بکەن و بکوێتە ژێردەستی ئەوانەوە بەڵام تا ئێستا نەکراوە. بەڕێوەبەری ئەوقافی کۆیە وتیشی ئەگەر بێت و میوانخانەکەش لەسەر ئەوان تاپۆ بکرێت ئەوان ناتوانن میوانخانە بەڕێوەبەرن وەک ئەوقاف چونکە پاڵپشتێکی دارایی بەهێزی دەوێت و پێویستە کەسانی دەوڵەمەند بیگرنە ئەستۆی خۆیان و لە توانای ئەواندا نییە. بۆیە ئەگەر لە ئێستاشدا بکەوێتە ژێردەستی ئەوان و بە تاپۆ بکرێت بە ناوی ئەوقافی کۆیەوە ئەوان ڕەنگە بیکەنە حوزرەیەک بۆ دەرس خوێندنی فەقیان بەڵام ناتوانن وەک میوانخانە بەڕێوەبەرن. بۆیە ڕووداوەکەی لالەزار بە تەواوی کاریگەری کردوتە سەر شێوازی کردنەوەی ئەم مزگەوتە و وەک ئەوەی کە پلانی بۆ دانرا بوو خەڵکی کۆیە چاوەڕێی بوو بەو شێوازە ناکرێتەوە و تەنها شوێنی نوێشکردنەکەی دەکرێتەوە.